سڵاو ئامادەبوان و چالاکوانانی خۆشەویست، ئەمڕۆ ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک هەستین بە چالاکیەک لە بەردەم پەرلەمانی بەریتانیا بە ڕێپێوان بۆ بەردەم داون ستری بەردەم ماڵی ڕقەمدەی پێش ماڵی سەرۆک وەزیران. ئەمڕۆ ئێمە بۆەوە کۆبووینێتەوە ئەم ڕێپێوانەکەین بۆ دژی ناردنەوە و دیپۆرتکردنی ئەو پەنابەرانەی ئەو پەنابەرانەی کە کەیسەکانیان داخراوە بە زۆرە ملێ دەیان نێرنەوە بۆ ڕەوەندا و بۆ وڵاتەکانی خۆیان. و هەروەها ئێمە تا ئێستا چەند چالاشی ترمان کردووە سەبارە بە چەند کەسانێکمان هێناونەتە دەرێ لە دیپۆرت سەنتەرەکانەوە بە هەوڵ و هیمەتەکانی ڕێکخراوی داکۆکەوە. و ئێستاش هەمیشە بەردەوامە بین، هەمیشە بۆ کار و چالاکی بۆ پاڵپشتی خۆمان بە تایبەتی بۆ هەموو چالاکوانان و هەموو پەنابەران و هەموو کەسێک کە لە مافی پەنابەری هەیە لەم وڵاتە. بۆ ئێمە دژی ئەو یاسایە ئەوەستینەوە وەکو ڕێکخراوی داکۆ کە بە زۆرە ملێ خەڵک بنێردرێ بۆ ڕەوەندا. یەکەم شت بە دڵنیایەوە ئێمە هەوڵمان داوە پشتیمان بۆ کەسانە کردووە کە مەترسی لەسەر ژیانیان هەیە و زۆربەی ئەو کەسانە شتگیراون ئێمە یان ناسین یان ئەندامن بەلای ڕێکخراوی داکۆ و بەناردنەوەیان بۆ وڵاتی خۆیان تووشی کردوجی و کاری نامرۆڤانە بنەوە و مەسەلەی ناردنەوەی پەنابەرانی جارێ بەرارەکە دواتەوەکو دوای هەڵبژاردن بەخوا ئەگەر سناکە نەچێن جارە بەرارەکە بەتەواوەتیەڵەوە دەبەکەن. سڵاو بەڕێز کاکاوە وەکو سکرتێری ڕێکخراوی داکۆک ئەم گرتبوونەوەتان بۆ چیان چەنداوە دەبێت؟ سڵاو لە ئێوەش. ئێمە ئیمڕۆ وەکو ڕێکخراوی داکۆک لێرە کۆبووینەتەوە هەستاوین بە سازکردنی ئەم چالاکیە دژی بە زۆرم لێ ناردنەوەی پەنابەران بۆ وڵاتەکانیان و دژی ناردنەوەی پەنابەران بۆ ڕواندا. ئەم چالاکیەمان لە شێوەی ڕێپێوانێکە ڕێخستووە لە بەردەم پەرلەمانی بەریتانیا لە لەندەن بۆ بەردەم ماڵی سەرۆک وەزیران ڕەشید سوناک. لێرە پەیامەکەمان ئەوەیە کە بڵێن ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک و وەکو چالاکوانان لە بەریتانیا دژی ئەو کارە قێزەونەی حکوومەتی بەریتانیاین کەوا هەستاوە بە ناردنەوەی زۆرە ملەی پەنابەران. بارودۆخی ئەم جارە جیاوازە بە شێوەیەکی زۆر نامرۆڤانە چالاکوانان لە دیپۆرت سەنتەرەکان لە دیشن سەنتەرەکان لە کاتی ئیمزادا دەگرن و هەوڵ ئەدەن لە کاتی ئیمزاکردنیانە بیانگرن و دواتر بە زۆرم لێ بیان نێرنەوە وڵاتەکانان لە کاتێک ئەمانە چالاکوانن و وەژیانیان لە وڵاتەکانی خۆیاندا لە مەترسیدایە. دەستەکان خۆش. Organising with the Labour Campaign for Free Movement and a trade union activist in unison. We've come down to try and support you today because the fight for refugee rights, the fight for migrants' rights is the fight for workers' rights. It's a class struggle. The rich and powerful, they can move where they want and they put borders between us in order to divide us and exploit us, and we have to organise against that to say that everybody, no matter where they're from, who they are, has the right to build a life, to move and to live wherever they want to. And with the general election being called, we can see the end of a Conservative government, and that will be a real step forward, but the Labour government will not do what we want, what we need, unless we make it. So we have to organise, and we want to organise with you, with everyone who agrees to fight for migrants' rights, refugees and workers' rights as one force together. Thank you very much. Thank you. سڵاو بەڕێز وەکو ئەندامی ڕێکخراوی داکۆک. سڵاو لە بەڕێز ئێمە گەنجان و چالاکوانانی ڕێکخراوی داکۆک کۆبووینەتەوە بۆ هەڵپشتیکردنی و پەنابەرانی کە ئێستا لە گرتوخانەکان و دژی ئەو فەرمانە ناپەسەندەی کە حکوومەتی بەریتانیا و ڕەشید سوناک داوێتی دژی پەنابەران و زیندانیکردنیان و ناڕەحەتکردنی. دامی ڕێکخراوی داکۆک بۆچی ئەم گرتبوونەوەتان ساز؟ ئەمڕۆ ئێمە وەکو ئەندامی ڕێکخراوی داکۆک هاتووینە دژی ناردنەوەی ئەو پەنابەرانە کە بۆ هەرێمی کوردستان ئەنێرێتەوە، بۆ عێراق ئەنێرێتەوە، لە بەڵاوی وڵاتەکەی ئێمە هیچ سەیفتەیەکی تێ نییە و بۆ ڕەوانداش ئەنێرێتەوە. ئێمە هەموو شوێک بەرپرسی ئەو بڕیارە دەینەوە هاتوونە دژی ئەو بڕیارە بۆستینەوە. دەستەکان خۆش. سڵاو بەڕێزم وەکو ئەندامی ڕێکخراوی داکۆک بۆچی ئەم گرتبوونەوەتان کردو لێرە؟ ئێمە وەکو ئەندامی ڕێکخراوی داکۆک و چالاکوانانی سیاسی لە بەریتانیا لە بەردەم پەرلەمانی بەریتانیا کۆبوونەوە دژی ناردنەوەی پەنابەران بۆ ڕواندا و بۆ عێراق و هەرێمی کوردستان کە هەمومان دەزانین کە عێراق و هەرێمی کوردستان شوێنێکی نائارامە و بەداخەوە ئێستا چەندی چالاکوانی سیاسی لە دیپۆرت سەنتەر و زیندانەکاندا هێڵدراونەوە کەوەش مەترسیەکی زۆر گەورە هەیە بە ژیانیان بە ناردنەوەیان
بۆیە ئێمە دژی ئەو بڕیارەین کە حکوومەتی بەریتانی دەری کردووە لە هیواداری مەزووترین کات ئازاد بکرێن. سڵاو کاکسۆرانێ وەکو ئەندامی ڕێکخراوی داکۆ بۆچی گرتبوونەتەوە لێرەوە؟ سڵاو لەوێ بەڕێز و لە هەموو لایەکەوە بە خراتی هەموو لایەکەم ئێمە گوت بینێتەوە بۆ خۆپێشاندانێک کار و چالاکیە دژی حکوومەتی بەریتانیا وەکو ڕیشی سوناک و هاوپیشەکانی کەوا بڕیارێکی سەقەتی خراپیان دەرکردووە دژی پەنابەرانی کەوا کەیسەکانیان ڕەفس کراوەتەوە بنێرن بۆ وڵاتی خۆیان یاخود بێنەوە بۆ وڵاتی ڕەوەندە ئەمەش پێچەوانەی دەستوری خۆیانەکەەوە دەسوورەکان دەرکەوە هەست پەنابەر بێتە وڵاتە ژیانی لە بەترسیا بێت ئەبێ بیپارێزن بەڵام بەداخەوە هەستەکەم کەوا بەدەستی خۆیان دەوێت ئەو پەنابەرانی کەوا لە وڵاتی خۆیان هەڵاتونە لە وڵاتێکی دیکە ژێرگڵ بنن خەو ناوەتەکانی لەناو بنن بەداخەوە. دەست خۆش بن. سڵاو کاک دەشەیت تۆ وەکو سکرتێری فیدراسیۆنی پەنابەران بۆچی گرتبوونەتەوە لێرە ئەم چالاکیەتان ئەنجام داوە بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی داکۆ؟ بەڵێ ئەم چالاکی ئەمڕۆمان لە درێژەی کەمپینێکایە کە لە 2 ساڵی ڕابردووە بەڕێمان خستەوە لە بەرامبەر ناردنی پەنابەران بۆ ڕەوەندا. هەروەک ئاگادارن کە لە ساڵی 2022 بۆ یەکەمین جار کە ئەم ڕێکەوتنە هاتە ئاراوە پلانی دەوڵەتەوە بوو کە ناردنی بە زۆری پەنابەران بۆ ڕەوەندا جێبەجێکە. ئەوە بوو کەوتە بەردەم زەخت و فشاری ئێمە و ڕێکخراوەکانی بەرگریکار لە مافەکانی پەنابەران یەکەمین کاروانی ناردنی پەنابەران بۆ ڕەوەندا شکستی خوارد. پاشان حکوومەتی بەریتانیا ئەم جارە پانای بردە بەردەم دادگاکانی دادگای شاهانەی بەریتانیا دواتریش پیاداچوونەوەی لە دادگای باڵای بەریتانیا کە لە هەموو ئەم پرۆسەیە شکستی خوارد. سەرنجام ئەم جاریان لە ڕێگای حیزبەکەی خۆیەوە کە ئەکسەرێتن حیزبی پارێزگاران لە پەرلەمان بڕیارێکی یانە و بە دوای ئەو بڕیارەوە ماوەی 3 هەفتەیە هەڵمەتێکی بەڕێخستووە جارێکی تر ژمارێکی زۆر لە پەنابەران دەستگیر کراون و بە زۆرە ملێ ڕاپێکی کەشتی بیبی ستۆکۆڵم کراون لە نێوانەدا ژمارێکی زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. ئێمە چ لە یەکی ئایار چ لە 16ی ئایارە 2 خۆپشاندانی گەورەمان بوویان لە بەردەم ماڵی سەرۆک وەزیرانی بەریتانیا ئەوی تریشیان لە بەردەم وەزارەتی ناوخۆ داواکاریەوە بە پشتیوانی دەیانێکێتی کرێکاری و ڕێکخراوی داکۆچیکار و ئەندام پەرلەمانی بەریتانیا جەرمی کۆبن و جۆن مەکدۆناڵ و نامەی ناڕەزایەتیمان داوە بە وەزارەتی ناوخۆ سەبارەت بە پرۆسەی ئەم پلانی ناردنی پەنابەران بۆ ڕەوەندا. ئەم خۆپشاندانی ئەمڕۆ لەگەڵ ڕێکخراوی داکۆکایە هەردوو لامان بە هاوبەشی ڕامان گەیانوە لە بەرامبەر ئەم سیاسەتە نامرۆڤانەی حکوومەتی بەریتانیا هەم بۆ ناردنی پەنابەران بۆ ڕەوەندا و هەم بە دژی ناردنی زۆرە ملەی هاوڵاتیانی هەرێمی پەنابەرانی هەرێمی کوردستان بۆ کوردستان. هەروەک ئاگادارن کە ئێستا ژمارێکی زۆر لە پەنابەرانی کورد لە گورتوخانە دەست بەسەرەکان ڕاگیراون بەداخەوە ئەمڕۆ دوان لەوانە لە چوارچێوەی ڕێکەوتنامەیەکی حکوومەتی عێراقی و حکوومەتی بەریتانیایە بە زۆرە ملە لە ڕێگای هێڵی ئاسمانی خۆتوتی جەوی تورکیەوە دیپۆرتی فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێرەکەن. لێرەوە ئەمڕۆ ئێمە پەیامان هەیە بە سەرۆک وەزیرانی بەریتانیا بە پەرلەمانی بەریتانیا کە لە بەردەم پرۆسەی هەڵبژاردننی گشتین کە دەست بەجێ ئەم هەر حکوومەتێک دێتە سەرکار لە بەریتانیا دەست بەجێ بێ ئەم پلانە هەڵبۆشێنێتەوە دەبێ کۆتایی بێنن بە دەستگیرکردنی پەنابەران کۆتایی بێنن بە سیاسەتی ناردنەوەی بە زۆری پەنابەران و هاوکاتیش هەر لە ماوەی ئەم دوو ڕۆژەیە هۆشداریمان داوە بە حکوومەتی هەرێمی کوردستان کە نەبن بە پاشکۆی ئەم ڕێکەوتنامەی حکوومەتی عێراقی و حکوومەتی بەریتانیا وەرگرتنەوەی هەر پەنابەرێ لە فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان ئەمە نیشانەی هاوپشتی و تەئیدی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆم سیاسەتە دژینسانیە. باو لەوێ کاک سامانەیە وەکو ڕێکخراوی داکۆک و بەرپرسی ڕێکخراوی داکۆک بۆچی ئەم گرتبوونەوەیتان لێرە ئەنجام داوە چیەکەن لێرە بۆچی هامادەن لێرە؟ ئێمە وەکو ئاگادارن ماوەیەکی کورتە کە حکوومەتی بەریتانیا لەبەر هەڵمەتی هەڵبژاردن کەمپینەکەن ئەیانەوە کۆمەڵێکی زۆر پەنابەر بنێرنەوە بە وڵاتەکانی خۆیان یا بۆ ڕواندا تاوەکو 20 سەلمیان کەمانە کار دژی پەنابەرەکەن. ئێمەش بە هەموو شێوەیە دژی ئەم کارە وەستاوینەتەوە تا ئیستشکاری زۆرمان کردو لە سەروانەی کە گیراون بەشی زۆریانمان دەرهێناوە ئەم هەفتەیە 70 کەس گیراون کە ئەمڕۆ لەوانەیە سییانیان بنێرنەوە بۆ هەولێر لە ڕێگەی تورکیاوە. شارەکانمان بەردەوامن لە ڕێگەی میدیاوە لە ڕێگەی ڕێکخراوە ناحکومیەکانی بەریتانیاوە هیواداری بتوانین ئەوانیش دەربێنین نەنێرنێنەوە بۆ کوردستان. ئێمە ئەم فشارانەمە ئەم چالاکی ئەم ڕۆمان چالاکیەکی
تایبەتە بە دژ بە نردنەوەی پەنابەران سەرتاسەریە لە هەموو بەریتانیا و پەنابەران و پەناخوازان هاتوون بۆ ئێرە تەنانەت ئەوانەشی کە پاسپۆرتی بەریتانیشان وەکو خۆم هەموو ئامادەین لێرە بۆ وەستانەوە دژی ئەو بڕیارە نامرۆڤانەی حکوومەت و ئەمە سەرەتای چالاکیەکانمانە بێت. سڵاو ڕێزانخانەیە وەکو ئەندامی ڕێکخراوی داکۆک بۆچی گرتبوونەتەوە لێرە؟ بەڵێ ئێمە وەکو چالاکوانانی کورد لە وڵاتی بەریتانیا و بە سەرپەرشتی ڕێکخراوی داکۆک هەستاین بە سازدانی ڕێپێوانێک لە بەردەم پەرلەمانی بەریتانیا لە شاری لەندەن و بۆ بەردەم ماڵی سەرۆک وەزیرانی بەریتانیا بۆی فشارێک دروست بکەین دژی ناردنەوەی بە زۆرەملەی پەنابەران بۆ وڵاتی خۆیان و دژی ناردنی پەنابەران بۆ وڵاتی ڕوەندا بە دروشمی نابۆ ناردنەوەی پەنابەران بۆ وڵاتی خۆیان و نابۆ ناردنی پەنابەران بۆ ڕوەندا. زۆر سپاس. سڵاو خاتون وەکو ئەندامی ڕێکخراوی داکۆک بۆچی گرتبوونەتەوە لێرە؟ بەخێر بێسەر چاوەکانم منۆکو ئەندامی داکۆخ هاتوون بۆ پشگیریکردنی پەنابەران دژین بەوەی پەنابەر دیپۆرت بکرێتەوە بۆ عێراق و بۆ ڕوەندا. سڵاو ڕێزم ئێوە وەکو ئەندامی ڕێکخراوی داکۆک بۆچی ئەم گرتبوونەوەیتان ئەنجام داوە لێرەوە؟ سڵاو بەخێر بن ئێمە وەکو ئەندامانی داکۆک و ڕێکخراوی داکۆک لێرەکانە گربوونەیەکمان ساز کردووە لەگەڵ کۆمەڵێک ڕێکخراوی تر بۆ ئەوەی کە داکۆکی لە مافیا و پەنابەرانە بکەین کە ژانیان لە مەترسیدایە و دیپۆرت دەکرێنە بۆ ڕەوەندایان بە وڵاتی خۆیان. ئێمە هاتووین لەگەڵ چەند ڕێکخراوێکی حکمی ناحکمی لەگەڵ ئینگلیزیش تەنها بەشداریمان کردو بۆ ئەوەی ڕێگری بکەین لەو ناردنەوەیە.